ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من كناو شادي جزايا عندهم لكمبني من المنداني هولير اليوم معايا كل دايك أميلتا دن باباليبا چونكا أماني مولاتكي سربخو بشي وای کردک زیاترین وقت کاوش مزگینی بی جناب سروک بارزانی دایما و در فتا بوما دست نشان کری و بوما روژا 25 نه دیار کری و هم بشین دوی برواره دا وک کردک دنگ خو ببلی بدن خی گەورە مەهرەبان کاکە هەر کەسێک ئەگەر خۆی بە کوردانەیە بە ڕەسەنی کوردانەیە بە کوردشی ئەسلیدانەیە بە دڵسۆزی کوردانەیە دێلایەنی دەبی دەنگ بە بەڵێ بدات. ئەزم بە جیابوونەوە هەیە لەگەر بەغا 100,000 بۆ سەربەخۆیی 100,000 بۆ سەربەخۆیی هەر کەسێک تام و چێشی ژێدەستەیی نەچێشت بێت نازانی مای سەربەخۆیی چییە بەڵێ بۆ سەربەخۆیی بۆ جیابوونەوە بۆ دەوڵەتی کوردستان.